بەناوی خوای گەورە هاو نیشتیمانانی بەڕێز و خۆشەویست، ئەمڕۆ بەرپرسیارەتی من لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆسەی دەستا و دەستکردنی دەسەڵات و بەپێی ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی کە پێکهاتەی لیستی کوردستانین کۆتایی دێت و ئەمەرکە بۆ کاک نێچیروان بارزانی بەجێ دێڵم. هەر لێرەشەوە هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازم و پێویستە هەمومان پشتیوانی خۆی و کاگعیماد و هەواڵەکانیان بین لە خزمەتکردنی خەڵک و برەودان بە چاکسازی و کاروانی ئاوەدانی و نوێبوونەوەی کوردستانەکەمان. بەڕێزان، لە 28 دەی 2009دا شەرەفی سەرۆکایەتی حکوومەتم پێسپێردرا و لەگەڵ کاک ئازاد بەرواری و هەواڵانم لە ئەنجومەنی وەزیران ئەرچی جێبەجێکردنی بەرنامەی لیستی کوردستانیمان گرتە ئەستۆ. زۆر باش لە بیرمە لە یاریگای هەولێر و لە میانەی بانگەشەی هەڵبژاردنەکانی 25 حەودا لە حوزوری ئێوەدا وتم ئەم بەرنامەیە بە ئاسانی جێبەجێ ناکرێت، بێگومان ئاستەم و تەگەرەی جددی لە بەردەمدان کە ڕوبەڕووی بەرژەوەندی و پاشماوەی کێشەکانی ڕابردوومانەکاتەوە، بەڵام دەبێ ئەم بەرنامەیە جێبەجێ بکەین. هەرواش دەرچوو لە 2 ساڵی ڕابردوودا لە هەلومەرجێکی سیاسی ئاڵۆز و دژوارە لە دۆخێکە کە کۆمەڵێک کێشەی پەنگ خواردووی ئەزموونی حکومڕانی کورتەقینەوە و ئۆپۆزیسیۆنێکی بەهێزیش بۆ یەکەم جار هاتە ئاراوە، سەرۆکایەتیکردنی حکوومەتێکی ئێتیلافی و جێی چاوەڕوانی خەڵک کە ئەرچی چاکسازی و پێشکەشکردنی خزمەتگوزاری و بەرقەرارکردنی عەدالەتی کۆمەڵایەتی بگرێتە ئەستۆ کارێکی سەخت و دژوار بوو. بەڵام لەم ماوە کورتەدا بە پشتیوانی دڵسۆزان ئەتوانم بڵێم بەشێکی گرنگمان لەو بەرنامەی بۆ 4 ساڵ پێشکەشمان کردبوو لە قازانجی ئێوە جێبەجێ کرد. هەندێک لەو بەڵێنانەی بە ئێوەماندا بوو لە دروشمەوە کردمان بە کردار. سەرەڕای ئاسەنگەکان ڕیفۆرمی هەمەلایەنەمان دەست پێ کرد و درێژەمان پێدا. توانیمان لە کۆمەڵێک بواردا دەستێوەردانی ناڕەوا و ناقانونی لە کاروباری حکوومەت کەم بکەینەوە و بەرەنگاری پاوانخوازی و بەرژەوەندی ناڕەوای هەندێک ناوەند ببینەوە و بنەمایەک بۆ حکوومەتی هاوڵاتیان دابڕێژین. ئازیزان، سەربەرزم لەگەڵ هەواڵەکانم کە توانیمان لە ماوەیەدا خزمەتی کەس و کاری شەهیدان و خێزانە ئەنفالکرا و چیمیاباران کراوەکان بکەین بە زیادکردنی موچە و پێدانی زەوی و دروستکردنی خانوبەرە بۆیان. هەروەها بڕینەوە و زیادکردنی موچە بۆ زیندانیانی سیاسی و کەماندامانی سەنگەر و خاوەن پێداویستیە تایبەتەکان. سەربەرزم بە بەرنامەی تواناسازی کە لە ڕێگەیەوە سەدان گەنجی ئەم وڵاتە کچ و کوڕی خێزانە هەژارەکان بێحسابکردنی ئینتیمای سیاسی و باری کۆمەڵایەتی کەوا دەرفەتیان بۆ ڕەخسا ڕووبکەنە ناوەندەکانی پێشکەوتووی جیهان بۆ فێربوون و خوێندن و وەرگرتنی زانست و زانیاری. هەروەها کردنەوەی چەندین زانکۆی نوێ لە ناوچە جاجاکانی کوردستان مای شانازیمانن، جگە لە دەستپێکردنی هەڵمەتی نیشتیمانی بۆ دروستکردنی خوێندنگەی هاوچەرخ بۆ ئەوەی مناڵەکانمان لە کەشێکی ئارام بخوێن و مەکتەبەکان لە 2 دەوامی و 3 دەوامی ڕزگاریان بێت. توانیمان دەرگای دامەزراندن هەر نەبێت تا ڕادەیەک دوور لە مەحسوبیەت و منسوبیەت و واستە و واستەکاری بۆ هەمووتان بکەینەوە و بەرنامەی بیمەی بێکاری و قەرزی بچووک بۆ گەنج و لاوەکانمان بەبێت تەسکیە و تەسکیەکاری بخەینە بواری جێبەجێکردنەوە و هەروەها گرنگجی بە ڕەوشی ژنان و ئافرەتان بدەین. سەربەرزم هاوڵاتیانی ئازیز کە جگە لە شارەکان سلفەی عقارمان گەیاندە گوندەکان بۆ ئەوەی قەرەبووی لایەنی کەمی ماندووبوون و ئەرچی ئەوان لە شۆڕش و پێشمەرگایەتی بدەینەوە. هەروەها بایەخ بە کەرتی کوشت و کاڵ بدەین و قەرزی درێژخایەن بە جوتیاران بدەین. جگە لەمانەش هەوڵماندا زیاتر خەڵکی هەژار و کەم دەرامەت لە کار و پرۆژەکانی حکوومەت سوودمان بن. ئاسوودەم کە توانیمان تا ڕادەیەک خزمەتی کەرکووک و خانەقین و مەخمور و سنجار و ناوچە دابڕێنراوەکانی تری کوردستان بکەین و ئاوەڕ لە دانیشتۆکانیان و پێویستیەکانیان بدەینەوە. لەم 2 ساڵەدا کۆمەڵە کاری گرنگمان ئەنجامدا و توانیمان تا ڕادەیەک بە گشت گەندەڵی و بەرژەوەندی ناڕەوا و پاوانخوازیدا بچینەوە. بەڵام بە ڕاشکاویش دەیڵێم لە هەندێک بواردا نەمانتوانی وەکو پێویست سەرکەوتوو بین، نەمانتوانی تێکەڵاوی حزب و حکوومەت بە تەواوی بن بڕکەین،
نەمانتوانی هەموو مڵکی گشتی کە لای ئەم و ئەوە وەربگرینەوە و حکوومەت بە یەکجاری یەک بخینەوە. بەڵام دەڵێم سەرەتایەکی گرنگمان دەست پێ کرد و هیوادارم هەواڵەکانی دوای ئێمە کاری باشتری بۆ بکەن بۆ چەسپاندنی ئەو بنەمایانە. بڕوام وایە هەرێمی کوردستان لە ڕێگەی دیموکراسی و ئازادی و شەفافیەت و پاراستنی مافەکانی مرۆڤ و بەرقەرارکردنی عەدالەت و ئازادی گەشە دەکات و بەم ڕێگایش دەتوانین ژێرخانێکی پتە و بۆ خەونی دێرینی خۆمان لە مافی چارەی خۆنووسین و ئازادی سەرانسەری و هەتا سەری وڵاتەکەمان وەدەستبێنین. هەرچەندە ئەزمونەکەمان دەوڵەمەندە بە دەستکەوت و لایەنی جوان و پرشنگدار، بەڵام بێگومان خاڵیش نییە لە کەم و کوردی. ناشکرێ کێشە بنەڕەتیەکانی حکومڕانی و سیاسی ئەمڕۆی کوردستان نادیدە بگرین و دەبێ بە جورئەتەوە دەستخینە سەر کەم و کورتیەکان. ئێمە ئێستا لە ئاستی ناوخۆ و دەرەوەشدا لە ناو گۆڕانکاری خێرا و ڕیشەیی داین. پێویستە لەسەر ئاستی سیاسیش پیاچوونەوەیەکی جدی خۆمان بکەینەوە، گوتاری سیاسی و بەرپرسیارەتیمان دابڕێژینەوە لەسەر پێوەری دیموکراسی و دوور لە ڕقوچینە و بەرژەوەندی تەسکی حزبی و پاوانکردنی دەسەڵات و بەهەدەردانی سامانی گشتی. بەڵێ خوشک و برایان، گرفتی سیاسی جدیمان هەیە و دەبێت چارەی بکەین بۆ ئەوەی یەکدەست لە دەرگای قۆناغێکی تر بدەین کە خێر و خۆشی زیاتری بۆ گەلەکەمانتیایە. بۆیە پێویستە بەم ئاڕاستەیە نێوماڵی خۆمان ڕێخەینەوە. پێویستمان بە دیالۆگێکی نیشتیمانی هێمن هەیە بۆ پەیوەندیەکی تەندروست و گونجاو لە نێوان هێزە سیاسیەکان و لە نێوان حکوومەت و ئۆپۆزیسیۆن بۆ پێداگری لەسەر چاکسازی و نوێبوونەوە. دەبێ هاوکار بین بۆ ڕوبەڕووبوونەوەی چاوچنۆچی و ئەوانەی بە ناشەرعی چاویان لەسەر داهاتی گشتی ئەم میلەتەیە. هاوکار بین بۆ بەدیهێنانی عەدالەت و ژیانێکی شەرەفمەندانە و خۆشگوزەران بۆ هەموو خەڵکی کوردستان بە یەکسانی. هەر لێرەشدا دەمەوێ ئەوەش بڵێم هاوڵاتیانی ئازیز کە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوودا هەندێک ڕووداوی نەخوازرا و نەویسترا و ڕوویاندا زۆر قورس لەسەر دڵم کەوتنەوە، بە تایبەتی حەڤەی شوبات کە شەهید و برینداربوونی چەندین ڕۆڵەی پەرۆشی چاکسازی و ئاوەدانی ئەم وڵاتە لە هاوڵاتیان و هێزەکانی پۆلیسی لێکەوتەوە. هەروەها پەلاماری ناڕەوا بۆ سەر بارەگای هەندێک لایەنی سیاسی و کەناڵەکانی ڕاگەیاندن و پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و چالاکەوانی کۆمەڵی مەدەنی. هەموو ئەمانە ڕووداوی دڵتەزیێن و نەخوازراو بوون. لەو کاتەدا هەموو هەوڵی ئێمە بۆ ئەوە بوو سنووری تونند و تیژیەکان بەرتەسکەینەوە، وا بکەین کەمترین خوێنی هاوڵاتیان بڕژێت. سەرڕای ئەوەی ڕوویدا ئەگەر بەو جۆرە مامەڵە نەکرایە بە دڵنیاییەوە ڕووداوەکان دڵتەزێنتر و ناکۆچیەکان قوڵتر دەبوونەوە کە هیوادارم لە ساڵانی داهاتوودا ئەزمونەکەمان بە دوور بێت لەم جۆرە ڕووداوانە. سەرباری ئەمانەش بەراوردی ئەمڕۆی کوردستان بە ڕابردوومان، بەراوردی ئەمڕۆی کوردستان بە دەور و بەرمان دەرەنجامێکی دڵخۆشکەرمانەداتێ. ئامارەکان پێمان دەڵێن ئاسۆیەکی فراوان لە بەردەم کوردستان ناکراوەتەوە. گەشەی ئابووری لە کوردستان لە ئاستێکی باشدایە و بەرهێنانی تایبەت گەیشتووەتە 18 میلیارد دۆلار. هەر لە پێناو بەهێزکردنی پێگەی ئابووری کوردستانیشدا هەوڵمان داوە کەرتی نەوت زیاتر گەشە پێ بدەین و شەفافیەتی پێویست لە بواری گرێبەست و دانانی سیاسەتی نەوتدا ڕەچاو بکەین، چونکە نەوت سامانێکی نیشتیمانی و نەتەوەیە، مڵکی هیچ حزب و کەسێک نین و بە تەنیاش هی ئەمنەوەیە نییە، بەشینەوەکانی داهاتووشمانە. بۆیە هەوڵماندا بە شەفافی و بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان کاری تیا بکەین. لە ڕێگەی ئەم سیاسەتەشەوە کۆمپانیا گەورەکانی جیهان لە بواری نەودا وا هاتوونەتە کوردستان بە هیواین کە ئەمە ببێتە مای خێر و خۆشی بۆ ئێوە، نەک سەرچاوەی نەهامەتی و گەندەڵی. هاوڵاتیانی ئازیز، هەر لێرەوە دووپاتی دەکەمەوە دڵخۆشم بە دەستکەوت و سەرکەوتنەکانمان. ئاسوودەم کە کاری باشمان لە بەرژەوەندی ئێوەی هاوڵاتی ئەنجام داوە. کارمان بۆ ئەوە کرد کە پارەی خەڵک بۆ خەڵک بێت، هەرچەندە ئەمەمان بێباج و سەرئێشە بۆ نەچوە سەر. ویستیان گەمارۆمان بدەن، هەندێک جاڵ ڕقانە نیشانیان لێگرتین، ئاستەنی گەورە و جدیمان هاتە پێش، بەڵام کۆڵمان نەدا و هاوسۆزی ئێوە ئێمەی پشت ئەستورتر کرد، چکە لە دڵەوە بڕوامان بەوە هەبووە کە ئەم حکوومەتە هی هەموو خەڵکە، بەوانەی دەنگیشان پێنەداوە، هەتا ئەوانەی خۆیان بە نەیاریش دەزانن جامان نەکردنەوە.
بۆیە دووپاتی دەکەمەوە پێویستە لە ڕێگەی ڕەزامەندی و متمانەی ئێوەوە ئەزمونونەکەمان بەهێز بکەین، چکە ئەوانەی دڵیان بەم دۆخەی کوردستان ناکرێتەوە بە هەموو جیاوازیەکانمانەوە لە یەک سێرەوە دەمان بینن. بۆیە یەکدەنگیمان لەسەر بنەمای بەشداری و دەرفەتی یەکسان بۆ هەمووان بە ڕێزگرتن لە دیموکراسی، برەودان بە چاکسازی و دادپەروەری مەرجیمانە و گەشەکردنمانە، بە تایبەتی کە ناوچەکەمان بە گۆڕانکاری قوڵ و خێرادا تێدەپەڕێ. هاونیشتیمانانی خۆشەویست، سەبارەت بە کاری داهاتووی خۆشم بە دڵنیایەوە پێتان دەڵێم من دەربەستی هیچ پۆست و پلەیەک نیم، تەنیا خزمەتکردنی ئێوە و ئایندەی میلەتەکەم نەبێت. ئەمەش ئەرچی سەرشانمە و هیچ منەتێکی تیان نییە. بۆ من داهاتووی ئێوە و نیشتیمانەکەم لە هەموو کەس و پلێ و پۆستێک بەنرخترە. بۆیە هەموو وێزگەیەکی سیاسی ژیانی خۆم لە خزمەتکردنی ئێوەدا بەکار دەبەم و لە هەر جێگەیەک بم لە هەوڵی ئاوەدانی و بەگژات چوونەوەی گەندەڵی و برەودان بە چاکسازی و خزمەتگوزاریدا تەرخان دەکەم. هەرگیز سەنگەری گەنجان و لاوانی نوێخوازی ئەم وڵاتە، هەرگیز سەنگەری خەڵکی هەزاری ئەم وڵاتە بەرنادەم. هیوادارم بێکەوە دەرگا بە دەرگای بەسەر ئاسۆی وڵاتەکەمانە بکەینەوە و دەبێ ئیرادەی ئێوە ناونیشان و شوناسی ئایندەی ئەم کوردستانە بێ لە ئاوەدانی و ئازادی هەتا سەریدا. لە کۆتاییدا سوپاسی پاڵپشتی و هاوسۆزیتان دەکەم کە من بە درێژایی 2 ساڵی ڕابردوو هەستم پێکردووە و هێزی بە ئێمە بەخشیوە. لە جێبەجێکردنی ئەم ئەرکانەشمانە دەبێت سوپاسێکی بێپایانی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود بکەم کە پشتیوان و یارمەتی دەربوون بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامەیە. سوپاسی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەکەم، بە تایبەتی لیستی کوردستانی و لیستە هاوپەیمانەکانمان کە هاوکارمان بوون. تەنانەت سوپاسی ئەندامانی لیستەکانی ئۆپۆزیسیۆنیش دەکەم، ئەوانەی کە لە ڕێگەی ڕخنەی بەجێ و بە دوواداچوونی جدی بۆ کارەکانی حکوومەت هاوکاریان کردین. سوپاسی هەموو هاوکارانم دەکەم لە حکوومەت، فەرمانبەرەکانی حکوومەت کە هەوریان داوە ئەو بەرنامانەی ئێمە جێبەجێ بکەن. لە کۆتاییشدا دووبارە هیوادارم بۆ هەواڵانی دوای خۆمان بۆ کاک نێچیر و کاک عیماد و هەواڵەکانیان لە ئەنجومەنی وەزیرانی نوێ سەرکەوتنیان بۆ دەخوازم و هیوادارم بتوانن خزمەت بەم وڵاتە بگەێنن. ئێوەش ئەی هاوڵاتیانی خۆشەویست، بە هیوای ژیانێکی ئاسوودە و خۆشگوزەران بۆ ئێوە، بە هیوای کوردستانێکی هەمیشە ئازاد، کوردستانێکی خۆشگوزەران ئاوەدان، بەخوای گەورەتان ئەسپێرم.